ڕۆژی عێراق و کوردستان لە گێژاوی جیهان و ڕۆژهەڵاتی ناوێدا بەڕێزیان ئەفسینە گشتی ئەو قەیرانە وای کردووە تەئسیرێکیان ئەگەر مباشرش نەبێ غێر مباشر هەم لە عێراق بکە هەم لە کوردستان بکە ئەو کێشانە ئەتوانین بە کێشە ئابوووریەکانیەوە بە سیاسیەکانیەوە بە تەندروستیەکانیەوە بە کۆچبەریەوە بە سیادەیەوە هەمووی تەئسیری خستووەتە سەر ڕەوشی عێراق و کوردستانیش بۆ عێراق ئەتوانی بڵێن عێراق تا ئیستا لەو گێژاوی ئەو قەیرانی کەوا 20 ساڵە دوای نەمانی سەدام حوسێن بەردەوامە تا ئیستا ڕێگەچالێکی کۆنکریتی نەدۆزراوەتەوە چەندێک حکومەت ئەگۆڕن و پەرلەمان ئەگۆڕن و شیعە دێنن و سونە ئەبن و کورد عاجز ناکەن و کێ ئەکەن و سەرێک لەگەڵ ئەمریکا و جارێک لەگەڵ ئێرانە بەڵام تا ئیستا سەقامگیریەکی سیاسی ئابووری عەسکەری کۆمەڵایەتی لە عێراق نییە و ئەگەر زۆر وردبینەوە بگرە زیادەکە نەکەمەکە یعنی بۆ یەکەم جار بوو بە دوای ئەو نەمانی سەدام حوسێن پەرلەمان و هەموو کۆشکە وزاریەکان لە بەغداد بکەوتە ژێر کۆنتڕۆڵ خەڵکەوە بۆ ماوەیەکی زۆریش حکومەتی عێراقی دەسەڵاتی نەبێ بەسەریا خەڵک بڕاتە ناو پەرلەمانەوە بۆ ماوەیەکی زۆر پەرلەمان چۆن بینیتەن وەکو مەیدانێکی لێهات معنای وایە یعنی ئەتوانن لە عێراقا هیچ سەقامگیریەک یان هیچ سیادەیەک بتوانێت باڵادەست بێ بەسەر هەموو عێراقا زۆر زەحمەتە تا ئیستا ئەم حکومەتەش دروست بووە ئەم حکومەتە حکومەتێکی حزبیە مثلا حکومەتێکی دەنگی زۆرینەی پەرلەمان نییە حکومەتێکی زۆرینەی حزبە تەحالوفێکیان دروست کرد ناوێنە ئیتار بە پشتیوانی ئێران ئەم حکومەتیان لێ دروست کردکەوە ئەمڕۆ هەیە ئەم حکومەتە باوەڕکەم 34 مانگی بەسەرانە توجارە قەیرانێکی ئابووری زۆر زەق بە بەرزبوونەوەی دۆلار و گرانبوونی نرخی شتەکان بۆ خۆی قەیرانێکە بۆ حکومەتە دروست بوو تا ئیستا ناتوانێت چارەسەری بکە لە پێش سەر ساڵ ئەڵێ دوای سەر ساڵ و هیچ ڕێگە چارەیەکیان نییە بۆ تا 6 مانگە یەکێتی و پارتی بەرامبەر یەک وەستاونەتەوە قسە بە یەکتریەکەن بەڵام هیچ ڕۆژێ نەمابین بێنن لایەک ئەو قەیرانە چارەسەر بکەن تەنانەت بۆ شتە بیچووکەکانی سیادەی حکومەتیش هێشتاکە نەیانتوانێت ئەو قەیرانانە چارەسەر بکەن دەرەنجام ئەم قەیرانانی کەوا لە هەرێمی کوردستانە هەیە چیمان بۆ دروستەکە حکومەتێکی لاواز حکومەتێکی بێباوەڕ هەم لە لای هاوڵاتی کوردی حکومەتێک هەم لە لای دۆستەکانی کورد و هەیئەی دیپلۆماسی غەربی و ئەو وڵاتانی کەوا چەند ساڵە پاڵپشتی کوردەکەن سومعەیەکی سیاسی سومعەیەکی بەڕێوەبردننی وڵات نەماوە هین حکومەت کوردی لە بەلای ئەوانەوە لە خواریش و لە لای ملت نەماوە ئەنە حکومەتێکە لە نێوان هەم ناوخۆی و هەم دەرەوە سومعەتێکی سیاسی ئەو تۆی نەماوە بەیانی نەگەل پشتیوانی لێ بکات نە ئەو وڵاتانەی دەرەوە پشتیوانی لێ بکەن وەکو ستاتویەک کەوا چەند ساڵە خۆیانی بۆ حازرەکەن ئەمە تۆ ئەگەر نتوانی حکومەتێکی بەهێز لە باشوورا دروستکەی ناتوانانی بەیانی بچتە بە هەیئەتێکی دیپلۆماسی بەهێزەوە بچتە بەغداد ئەبینین تا ئێستا لەوەی 100 وەفدی کوردی چوێتە بەغداد بەڵام بێنەتیجە هەر هەموویاتەوە هیچ کاتێک وەفتێک نەهاتووە بڵێ ئەو ئیشەمانە کردووە جێبەجێمان کردووە لەوە زیاتر ئەگەر و بەڕەحم و بەزەی خۆیان لێ هە بودجەکەیان ناردووە لەوە زیاتر ئەم مانگی 400,000ەکەیان ناردووە بەڵام دەرەوەی 400 ملیارەکە شتێکی تر نەهاتووە بۆ وەکو دەستکەوت بۆ گەلی کورد